زنجیرە یارییە کەوا توانی کاریگەریەکی گەورە لە جیهانی گەیم و بازرگانی گەیم بکە بێگومان ڕێزەدەن ئیڤڵە هەرچەندە تاوەکو ئێستا ستایڵی یاریەکە هەر هەمان ستایڵی کۆنە و نوێگەریی تەواو جیاوازی بۆ نەکراوە بەڵام گەیمەرانی یاریەکە وەکو فانێکی دڵسۆز سەیری یاریەکانی ڕێزەدەن ئیڤڵ دەکەن. ڕێزەدەن ئیڤڵ یاریێکی ترسناکی کۆپانەی کەپکەمە ستایڵی مانەوە لە ژیانم بە تەنچەک و دەمانچە و هەندێک پێداویستی سنووردار. چیرۆکی یاریەکەش باسی کۆمپانیایەک دەکات بە ناوی ئەمبرێلا کۆرپۆڕیشن هەڵدەستێ بە دروستکردنی ڤایرۆسێک مرۆڤ و گیانەوەرەکان دەکاتە زۆمبی و وەکو چەکێکی بایۆلۆژی بەکاری دەهێنێ. ڕێزەدەن ئیڤڵ و ناسراو بە بایۆهازارد لە 1996 ئەم یاریە لە پلەیستێشن 1 بڵاو کرایەوە و زیاتر لە 2.7 میلیۆن کۆپی لێفرۆشراوە. یاریێکی تاقەکەری کەسی یەکەم و باسی شاری ڕاکونستی دەکات کاتێک تیمێکی تایبەت بە ناوی براڤۆ بە دوای هەندێک کەسی ونبوو لە دارستانەکانی ڕاکونستی دەگەڕێن لەوێش تووشی زۆمبیەکان دەبنەوە. Resident Evil 2 aka Biohazard 2 لە ساڵی 1998 لە پلەیستێشن 1 بڵاو کرایەوە و 4.9 میلیۆن کۆپی لێفرۆشراوە و چیرۆکەکەی باسی چەند مانگێک لە دوای ڕووداوەکانی بەشی یەکەمی یاریەکە دەکات. باسی ڕۆژاوای ناوەڕاستی ڕاکونستی دەکات لێرە کارکتەرە ناودارەکەی لیۆن ئس کەنەدی کە پۆلیسێکی شاری ڕاکوونە وەکو یەکەم ڕۆژی لەسەر کارەکەی دێتەوە شارەکە و کلێر ڕێدفیلد قوتابێکی زانکۆیە بە دوای برایەوونەکەی لە شاری ڕاکوون دەگەڕێ گەشتەکەشیان بە زۆمبیەکان و درندەکان دەست پێ دەکە و وە کۆتایی دێ. Resident Evil 3 Nemesis aka Biohazard 3 Last Escape لە 1999 لەسەر PS1 بڵاو کرایەوە و زیاتر لە 3.5 میلیۆن کۆپی لێفرۆشراوە و چیرۆکەکەی لە دوای 24 کاتژمێر پێش بەشی دووەم و 48 کاتژمێر دوای چیرۆکەکەی کلێر و لیۆن دەست پێ دەکات. لێرە زۆر بە توندی باسی بڵاوبوونەوەی ڤایرۆسی تی دەکات. Resident Evil Survivor لە 2000 بۆ پلەیستێشن 1 بڵاو کرایەوە بۆ یەکەم جارە لە زنجیرەکە چیرۆکی باسی شاری ڕاکوون ناکە باسی دورگەیەک دەکات بە ناوی دورگی شینە وەکو کارکتەر ئارک تۆمسن کە لە دوای ڕووداوی هەلیکۆپتەری بەشی ڕابردووی ڕزگاری بووە لەو دورگەیەش هەڵی مانەوە لە ژیان دەدا. Resident Evil Code Veronica X لە 2001 بۆ پلەیستێشن 2 بڵاو کرایەوە 1.4 میلیۆن کۆپی لێفرۆشراوە. چیرۆکەکەی باسی کلێر دەکات لە تاقیگەیەکی کۆمپانیای ئەمبرێلا لە شاری پاریس بە دوای کریسی برای دەگەڕێ. Resident Evil 0 لە 2002 لەسەر نیتندۆ گەیم کیوب بڵاو کرایەوە و ئێستاش بۆ سەرجەم پلەتفۆرمەکان بەردەستە. یاریەکە 1.2 میلیۆن کۆپی لێفرۆشراوە باسی 24 کاتژمێر پێش ڕووداوەکانی یاریە ڕاستانەکەی Resident Evil لە 1998 دەکات. Resident Evil 4 لە 2005 بڵاو کرایەوە ئێستاش لە تەواوی پلەتفۆرمەکان بەردەستە و زیاتر لە 3.6 میلیۆن کۆپی لێفرۆشراوە و بەناوبانگترین یاری Resident Evil لە تەواوی جیهان. باسی 6 ساڵ لە دوای ڕووداوەکانی Resident Evil 2 دەکات کاتێک پۆلیسی پێشووی ڕاکونستی لیۆن لەلایەن حکوومەتەوە دەنێردرێتە گوندێکی بێناوی تۆقێنەر تاوەکو منداڵی سەرۆکی ئەمریکا ڕزگار بکە کە لەلایەن تەریقەتێکی تۆقێنەری ئاینیەوە ڕفێنراوە. Resident Evil 5 لە 2009 بڵاو کرایەوە لە تەواوی پلەتفۆرمەکان بەردەستە 6.7 میلیۆن کۆپی لێفرۆشراوە 5 ساڵ لە دوای ڕووداوەکانی بەشی چوارەم کریس ڕێدفیلد برای کلێر ڕێدفیلد ئێستا ئەندامی تاقمێکی تیرۆریستیە لە ئەفریقا کە هەڵدەستن بە فرۆشتنی چەکی بایۆلۆژی لە بازاری ڕاش. Resident Evil Operation Raccoon City لە 2012 بۆ Xbox 360 PlayStation 3 بڵاو کرایەوە یاریەکە زیاتر لە 2 میلیۆن کۆپی لێفرۆشراوە. چیرۆکەکەی باسی تیمی ئیکۆ دەکات دەستنە شاری ڕاکوون تاوەکو بزانن چ شتێک بۆتە هۆکاری بڵاوبوونەوەی ڤایرۆسی تی لەوێش دیل ڤالنتاین دەدۆزنەوە و ئەویش پەنجە بە کۆمپانیای ئەمبرێلا درێژ دەکات کەوا دەستیان لە بڵاوکردنەوەی ئەم ڤایرۆسە هەیە. Resident Evil 6 لە 2012 بڵاو کرایەوە بۆ تەواوی پلەتفۆرمەکان بەردەستە 6.3 میلیۆن کۆپی لێفرۆشراوە. یاریەکە باسی جێیک مۆڵەر دەکات کە کوڕی ئالبەرت ویسکەرە کە تیرۆریستێکی بایۆلۆژیە هەڵدەستێ بە دۆزینەوەی ڤاکسینێک بۆ ڤایرۆسێکی نوێ بە ناوی ڤایرۆسی سی. Resident Evil Revelation لە 2012 بڵاو کرایەوە چیرۆکەکەی دەکەوێتە نێوان Resident Evil 4 و Resident Evil 5 هەردوو کارکتەر پارکەر لوسیانی و جێسیکا شێروا دەستنە شاری تێرا گریچیا تاوەکو هێرشی ڤایرۆسی بوەستێنن کە گروپی دووەمی ڤێڵترۆ خەریکن هێرش دەکەنە سەر شارەکە. Resident Evil 2 Revelation لە 2015 بڵاو کرایەوە لە تەواوی پلەتفۆرمەکان ئێستا بەردەستە. چیرۆکەکەی باسی کلێر و مۆڕیا دەکات لەلایەن هەندێک کەسی ماسکدارەوە دەڕفێنرێن و لەلایەن ئافرەتێکەوە بە ناوی ئۆڤەرستیرەوە چاودێری دەکرێت. چیرۆکی یاریەکە بە شێوەی 4 چاپتەر و چەند بۆنوسێک دەجێردرێتەوە.
Resident Evil 7 Biohazard. لە 2017 بە تەواوی پلتفۆرمەکان بڵاو کرایەوە، زیاتر لە 5.7 ملیۆن دانەی لێ فرۆشراوە. باسی کارکتەرێکی نوێ بە ناوی ئیتن سینتەر دەکا بە دوای هاوژینەکەی خۆی بە ناوی میا دەگەڕێ کە 3 ساڵە بوونە و لە ڕێگاش دەچێتە خانوویەکی نێو دارستانێک، خەڵکێکی تۆقێنەری تێدا دەژی، تووشی ڤایرۆسێک و هێزێکی شەیتانی بوونێتەوە. چەندین یاری دیکەی سپینۆف و چیرۆکی جیاوازی Resident Evil هەیە، وەکو Resident Evil Outbreak، Resident Evil Outbreak File 2، Resident Evil Umbrella Chronicles، Resident Evil The Dark Side Chronicles، Resident Evil Gaiden.